ئەم کاتستان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، خۆشحاڵم کە سەر لە نوێ لەگەڵ ئێوەی ئازیز بە دیدارتان شاد دەبمەوە. بەرەزان میوان یامەڵقەی بەرنامەی ژیان و خەباتی یاران زۆر بەڕێز هاوڕێ عەلی حسەینی ناسراو بە عەلی سماقان پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کات و ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەر ببەن فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاگەلی جان زۆر سپاست دەکەم لەوەی کە بەشداری بەرنامەکەمانی. زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو ئەو کەسانەی کە هاوکارتن و ڕێز و سڵاومێ بوتن. سپاس بۆ بەڕێزیشتان. جا بۆ ئەوەی کە بچینە ناو قسە و باسەکانمان سەرەتا کاگ عەلی کورتەیەک لە ژیانی سەرەتاکانی خۆی باس بکات، بیۆگرافیەکی خۆی بۆ بینەران باس بکات و دواتر من پرسیارەکان بەت ئاراستە دەکەم. پێشەکی من ڕێز و سڵاومەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی عەزیز. من ساڵی 1347 لە ئاوای سماقان بەدنیا هاتم و بەدوای ئەوەیە کە تقریبا 15 ساڵم بووم بە پێشمەرگەی کۆمەڵە. کاگەلی جان ژیانی سەردەمی مناڵی چۆن تێپەڕ بوو؟ لە چ بنەماڵەیەکدا چوویتە مەدرسە توانیت دەرس بخوێنی یا بەگشتی ژیانی سەردەمی منداڵی و لاوی و تازە لاوی چۆن تێپەڕ؟ من لە ئاوای سماقاندەیەکی تقریبا 8 ماڵی لەوێ بەدنیا هاتم. دوایی بە دەلیلی ئەوەی کا و سەردەما مەدرسە لە دەچکۆلەکان کەم بوو، من نەمتوانیم بچمە مەدرسە، فقط 2 ساڵ توانیم بچمە مەدرسە. زۆرتر وەک هەموو مناڵانی تر بەکاری کەشاوەرزی و شتانە یارمەتی باوکم و کەسوکارمەدا زۆرتر بەوە مەشغوڵ بووم. بە دەلیلیەوە کە مەدرسە نەبوو لە دێکەمان من نەمتوانی دەرس بخوێنم، فقط لەو 2 ساڵی ئاخرە من توانیم 2 ساڵ بچمە مەدرسە. زەویوزاری خۆتان بوو، یعنی ئەو کات ماڵی بابت کشت و کاڵیان دەکرد؟ ئەو سەردەما کشت و کاڵیانە کرد، هەرچەند ئەو دیانە زۆرتر منتقەیەکی شاخ و ئەوانە بوو، زۆر نەبوو، دەشت نەبوو نانتوانی کشت و کاڵی زۆر بکەن. هەر ماڵی چەند سەر حەیوان و لەخەرە زەرعاتێکی کەمی بوو کە ئەو سەردەما بەو زەرعاتەکەم و شتە خەڵگەی توانی بە جۆرێک بژی. هەرچەند ئێستێک ئەو دیانە تقریبان چۆڵ بوون، چون هیچ خەڵک ناتوانێت بەو کشت و کاڵێک کە لەوێ هەیە بتوانێت ژیانی خۆی بەڕێوە بەرێ. دەیەکی مەرزی بوو، لە مەرزی تقریبان بە کوردستانی عێراق نزیک بوو. درست. ئەندامانی بنەماڵەتان ڕێژەیان یان تێدادیان چەند خوشک و برات بوو و تۆ مناڵی گەورەی ماڵەوە بووی یا سکۆلەتر کەم تەمەن کردنەوەی؟ ئێمە 5 سەرخێزان بووین، 3 برا و 2 خوشێک کە 2 خوشک و برایەکم لە من گەورەتر بوون، من چوارەم بووم، برایەکی لە خۆم چکۆلەترم بوو. کاتێکە دیارەوانە ئەو دەورانە دەورانێکی بەر لە ڕاپەڕینە، بەر لە قیامی 57. کاتێککە قیامی 57 دەست پێ دەکات، بەڕێستان هیچ زیادەوەریەک، هیچ حزورزیێنێک هەیە لەو بابەتەوە کە ڕاپەڕین چۆن دەستی پێکرد، دەور و نەخشی ئەو دەمەسەن تەمەنی تۆ ئیجاری دەکرد کە بەشداری ئەو ڕێپێوان و ناڕزایەتیانەبی؟ من ئەو وەختانە کە ساڵی 57 قیام دەستی پێکرد زۆر مناڵ بووم، یعنی فقط ئەوەندە مەزانی کە لە شارەکان تەزاورات بوو بەرحەلەی ڕژێمی پاشایەتی، بەڵام من لە هیچ تەزاوراتێک وانە بەشداریم نەکرد، بە دەلیلەوە هەم لە شار نەبووم، هەم تەمەنیشم ئەو ئیجازەی نادا و زۆرتر کە ئاگەوانی لە شار بوو مناڵەکانی ژەچوون بۆ تەزاوراتەکان، وەلی ئێمە لە دوور بووین لە شارەوە و نەمتوانی من لە تەزاورات و لەو هێنانایز بەشداریە بکەم. فەقەوە نازانم کە ئەو دەورانە دەورانی جومبەشی دووەم بوو، وەک شتێکە پێشمەرگە لە شارەکان هاتە دەر، خەڵک باسییان نەکرد کە شارەکان گیراونەوە و پێشمەرگە هاتوونە دەرەوە شارەکان. یعنی ئەو کات پێشمەرگە یا جەرانی دیکەی سیاسی لە ئاوایی تۆ بەرچاون نەدەهات، هیچ حزوریان نەبوو؟ بەڵێ بۆچی نا، زەمانێک کە
لە شارەکان تقریبەن هاتنە دەر دەورانی یەکێتی جوتیارانم من لە بیردەیە کە ئەو دەورانە قسە باز لەسەرەوە کرا و پێشمەرگەی کۆمەڵە هاتن بۆ دەیانەی دەوروبەر باسی یەکێتی جوتیاریانیانەکرد بۆ خەڵکو و منیش هەر وەک مناڵانی ترم لە ئەو کۆڕ و کۆمەڵانەی کە قسە ئەم بۆکردن منیش گوێویستە و گوێم لێگرت. یەکێتی جوتیاران ئەوە کە لە بیرت مابێ چۆن پێچیان هێنابوو یا چیان دەکرد باسی چی دەکرا بە چ مەبەست پێکات؟ ئەوەندەی من لە فکرم بێ یەکێتی جوتیاران کە زۆرتر لە مەریوان و ئەوانەوە زۆرتر دەستی پێکرد دوای ڕاپەیمایەکەی مەریوان زۆرتر باسیەوە کراکە یەکێتی جوتیاران دیفاع لە جوتیارەکانەکە و خەڵکی فەقیر و هەژارەکە و زۆرتر کە ئەو قسە باسانانە کرد خەڵکیش تامەزرۆیەوە بوو کە گوێ بگرێ بۆ بەحسەکانیان چون ئەو سەردەما هەرچەند لە دێهاتەکانی ئێمە کەشاوەرزیەکی زۆر نەبوو بەڵام ئەو کەمەشکە بوو ئاغا و دەرەبەکان دەستیان بەسەرا گرتە بوو و ئەگەر زەوی وزارێکیش بوو ئەندا بە نیوەی بە خەڵک یا بە قەولێ لە کەمێکیانەدا بە خەڵک و باقەتەکەی تری تۆ بیا کارەکانت کردایە ئەمان لەگەڵیان تەقسیمەکردن زۆرتر ئەوان دەسەڵاتیان بۆ ئەو سەردەما بەڵام کە یەکێتی جوتیاران هات ئیتە خەڵک چاو ڕووی کرایەوە و کەم بەرعەلێ و شتانە وەستایەوە و توانی ئەو زەوی وزارە بکاتەوە بەی خۆی. چۆن بوو دواتر لەگەڵ مەساری سیاسی ئاشنا دەبی بە چه ئەنگیزەیەک و ئامانج لەوە چوو؟ من هەرەوەی کە باسم بۆ کردی ئەو سەردەما بەڕاستی من سیاسی نەبووم و کتێبایەکشم نەخۆند بۆ کە بڵێمەوە من توانیم لە ناو ئەم حیزبانە مەسان کۆمەڵە هەڵبژێرم بەدەر لێەوە کە مارکسیزم بوو یا کۆمونیست بوو من زۆرتر ئەو سەردەما کە خەڵک قسەیانە کرد و وە خۆم گوێم لە بەحس و شتیان بۆ ئەو بەکەمیە هاتن ئەو جارانێکە هاتن بەدەل لێەوە کە دیفاعیان لە جوتیارانە کرد و لە خەڵکی فەقیرە کرد منیش تەمای لەم زۆرتر پیاکە بەرەو کۆمەڵا بەدەل لێەوە منیش هەروەک لە دێکەی خۆمان ئەکسەرەن مناڵانی فەقیر و کەسانێک بوون کە کەمتر چوبوونە مەدرسە و زوڵم و زۆرێکیان لێ چوو بوو منیش ئەو زوڵم و زۆرە لە ناخی خۆمە ئەحساسم پێ ئەکرد و وە کۆمەڵم بە جێرانێکی کە دیفاع لە جوتیاران و خەڵکی فەقیر و هەژارەزانی بەو دەلیلە من کۆمەڵم هەڵبژاردەوە سەردەما. کاتێکە ڕاستەوخۆ پەیوەندی دەکەی بە کۆمەڵەوە وەک زەرفێک وەکو جریانێک بۆ هەڵسوڕانی خۆت هەڵی دەبژێری پێشمەرگە کۆمەڵە لە ئاوایی و لە منتەقەدا مابوو یا دوورکەوت بوونەوە؟ نا ئەو سەردەمە کە من هاتم بۆ پێشمەرگایەتی زۆرتر من ساڵی 62 هاتم بۆ پێشمەرگایەتی ئەو سەردەمە پێشمەرگە لە دێهاتەکان بوون منتقەی زۆریش بەدەست پێشمەرگەەوە مابوو شارەکان و دیاتە گەورەکان شارەکان گیرا بۆ دیاتەکانی زۆرتر پایەگاوشتەی لێدانابوو لی پێشمەرگە لە شارەکان کەماکان هەربوو مەقەڕیان بوو لەو منتقەی ئەمەش لەین لە دێکە نزیکە مەقەڕیان بوو ئەو سەردەما ئیتر منیش بەدەلی کەمیسن و ساڵم من سێ کەڕە چووم جاری سێم موافق بوون جاری یەکەم و دووەم نردیانەوە جاری سێم توانیم نردیانم بۆ دەورەی ئامۆژی بووم پێشمەرگە. ئەگەر بچینە سەر خۆناغی بوون بە پێشمەرگە بوونت دەکرێت چۆن باسی بکەی کاتێک کە پەیوەست دەبی بە ڕسمەند دەبی بە پێشمەرگە چه مەراحلێک دەبێت تێی بکەیوە تۆ چۆن وەرگیرایی چۆن لە ڕێزی کۆمەڵەدا ڕێزی پێشمەرگەی کۆمەڵدا سازمان درای؟ من وەک پێشتر بتم کە بۆ دەوری سێم کە چوومەوە ئیتە ئەم جارێ لە دەیەک بەناو دوونێس کە مەقەڕی کۆمەڵی لێبوو نزیکی تقریبەن دێکەی خۆمان بوو چوومە مەقەڕی کۆمەڵە تقریبان 2 ڕۆژ تا 3 ڕۆژ لێ بووم بە دوایی نردیانم بۆ دەورەی ئامۆژی کە دەورەی ئامۆژی و سەردەما ئەی سەرسنوور
لە ئاوایی جانداران بوو ئەگەر ئیشتباه نەکەم لە منطقەی مەهاباد بوو گەورکی مابا و کوێ مەهاباد بوو لە جانداران من لەوێ چوم دەورێ ئامۆزشیم بینی ئەوەڵ کە ڕۆشتم بەڕاستی کە من لەو منطقانە کەمتر دوورکەوتومەوە بەرەو سەردەشت ڕۆشتین ئەوەڵ چوینە کۆڵەسا دوایی دوو نەفەر سێ نەفەر دوو یا تا سێ نەفەری تریش ئەیبانەم لەگەڵ بوو کە من فەقەت لەوێ ئاشنا بووم لەگەڵ دوانیان دانەیەکە هەر لە دەکەی خۆمانات بوو ئێمە چوین بۆ دوایی نادیانین بۆ ئاوایی جانداران کە لە ئاوای جانداران تقریبا ئێمە لەوێ دەورەی سیاسی و ئامۆزشی نیزامیماندی مانگێکی وا تقریبا مانگە تولی کێشا ئەو سەردەمە بوو کە 11 شهریوار قرار بۆ حیزبی کۆمونیست تشکیل بێ ئێمە دەورەی ئامۆزشیمان تەواو کردبوو ئەمە هەر لە مقڕەماینەوە بۆوە کە ڕۆژی تشکیلی حیزبی کۆمونیست ئێمە لە ئاوایی جانداران چەکدار کرد ئەو سەردەماتی ناوەیتر ڕسمان بوومە پێشمەرگەی کۆمەڵە تا دەورەی ئامۆزشی لەو پرۆسەی تشکیلی حیزبی کۆمونیست هیچ شتێک لە بیرە دەزانی پرۆسەکەی چۆن تەدارک دیتراوە چی کرا تا ئەوەی کە ئەلام کراوە حیزبی کۆمونیست تشکیل بوو بەڕاستی من لەو ئەوەڵەوە ئەگەر ڕاستیەکەی بڵەمی چم لێ نازانی ینی لە تشکیلی حیزب فقط بازەکرا کە حیزبی کۆمونیست تشکیلە بێ چون من بەو ئەنگیزە و خۆشەویستەی کە بە کۆمەڵە بووم زۆرتر ئەوە بۆم هین بوو ینی ئەوم بۆ مهم بوو بەڵام فقط داینگۆ حیزبی کۆمونیست تشکیلە بێ و جەرایانێکی تر لە ئێران و بە ئیزافەی کۆمەڵە قرار بوو لە ئالانی سەردەشت ئەم کۆنگرێ بگیرە و حیزبی کۆمونیست ڕاگەێنن بەڵام من ڕاستەکەی ئەوەی کە لە ناو خەڵکا زۆرتر بازەکرا کە ئەوە کۆمەڵا چێتە ناو حیزبی کۆمونیستەوە و جا کەسانێک بە ئەوەی کە ئەمە بۆ کۆمەڵە باشە یا خراپە هەر کەسە بە جۆرە باسیە کرد وەلی ئەو سەردەما پێشمەرەکانی کۆمەڵا ئەوەندەی ئەزانم لە مەقڕەکان زۆرتر قسانەوە بوو ئایا ئێمە گەرچین ناو حیزبی کۆمونیست وەک ئەندام ئەمێنین و کۆمەڵە ناوی ئەمێنێ یا ئەبێ بە حیزبی کۆمونیست ئیتر بە دوای ئەوەیە کە منیان لانی لەوێ دەورەی ئامۆزشیمان تەواو بوو من هاتمەوە بۆ ناوچەی بانە بەلێدا ئەوە لێ پرسم کاک عەلی حسەینی دەکەنجەوە عەلی سماقان دەناسرێەوە بۆچی من هین بوو من بەدە ئەو سەردەما ئەکسەرەن پێشمەرگەکانی کۆمەڵە هەر دانەی گا لە ناوی خۆی جا ناوی دێکەی یا ناوێکی تریان لێنە من بۆ کەمەسان چەند عەلیمان بوو من زۆرتر بە عەلی سماقانە ناسرام بانیان هەرکە چەندان لە ڕفەکان پیامە لە سماقانەوە هاتووە و ئیتر زۆرتر بە عەلی سماقان من ناسرام ڕاستەکەی تا بوومە ئەندامی حیزبیش زۆر جەماعەت ئەسڵ لە ئەندامەکان نانزانی ینی کە من شۆرەتی من چیە زۆرتر بە عەلی سماقان من ناسرابووم لەوێ لە دەیاتی دەوروبەریش کەم نەچوومەوە چون خەڵکیەوە بووم هەر بە عەلی سماقان بانیانە کردم دەورانی پێشمەرگایەتی باس بکەین لە دەورانی پێشمەرگایەتیدا لە چه گوردانێک سازمان درایوە لە ئەو چالاکی و ئەرکانەیەکە ئەنجامتاندا پێتان دەستپێدرا چی بوون لەو سەردەمەدا بێگومان ئەو کاتانە دەرگیری لەگەڵ هێزەکانی ڕژیمیش کەم و بیش هەر بەردەوامە و بە دوای ئەوەشدا شەڕێکی ناوخۆش لەگەڵ حیزب دەموکرات دەست پێ دەکا بەداخەوە ئەو کات شەرایط پێشمەرگە چۆن بووی ئێوە ئەرچی سەرەکیتان چ بوو من کە دەورەی ئامۆزشیم تەواواتمەوە لە ناوچەی بانە لە کاگەریجان گیانەکەم دەنگ نایە ئێستا دەنگت دێ بەڵێ من کە دەورەی ئامۆزشیم تەواو کرد هاتمەوە لە ناوچەی بانە دقیق هاتمەوە ئەو مەقڕێکە لە دونێس بوومان دوایی منیان نات بۆ گوردانی بانە من لە گوردانی بانە سازمان درام بە دوای ئەوە لە ئەوڵەو کە سازمان درام بۆ شەڕەکان کەمتر زۆرتر ئەو کەسانی کە چون ساڵیان لە خواردەوە بوو کەمتر بەشداریاندا لە شەڕەکان تا ئەو سەردەمەی کە ئێمە چەند شەڕێکمان کردوە منی لە چەند شەڕێکە بەشداریم کرد لە دەیاتەکانی
شوێنێ و مەنیجەڵان لە ناوچەی بانە لەوێ مەقەڕی کومیتە ناوچە لێ بوو. ئێمەش لە گوردانەکان کە ئەکسەرەن لە منتقەکان ئەگەڕان چ بۆ تەبلیغی سیاسی لە ناو خەڵکا چ بۆ ئەمەلیاتی نیزامی، ئەو ئەمەلیاتانەی کە لە ناوچەی بانە ئەو سەردەمە بوو من لە ئەکسەریان بووم، لە ئەکسەری شەڕەکان بووین تا ساڵی 62 ساڵی 62 کە بەداخەوە شەڕ لەگەڵ حیزبی دموکراتیش دەستی پێکرد، یعنی تا پێش ئەوە شەڕ لەگەڵ حیزب دەست پێ بکە شەرایەتی پێشمەرگە بەدەلەوە دەکان زۆرتر بەدەستمانەوە بوو و هەر دەوڵەتی ئێران بوو کە ئێمە شەڕمان لەگەڵە کردو و ئەو منتقانە نەگیرا بوو. بە دوایەوە لە ساڵی 62 کە شەڕ لەگەڵ کۆمەڵە حیزب دموکرات دەستی پێکرد، دیارە شەرایەتەکە سەختتر بوو و چ بۆ ئێمە و چ بۆ حیزبی دموکراتیش ئەو سەردەما تۆ مەجبور بووی هەم لەگەڵ حیزب شەڕ بکەی هەم لەگەڵ دەوڵەتی جمهوری ئیسلامی. سەرجەم دەورانێکی ینی خۆش و ناخۆش بوو. خۆشیەکەیەوە بوو کە تۆ سەردەمە لە ناو خەڵکا بووی، لە دێکان ئەمەوە تەبلیغ و تەرویجی کۆمەڵە دەکرد، وەختە ئەمەلیاتێکی نیزامیە کرا ڕەحەداعاتیەوە دێکان ئیسراحەتە دەکرد. بەڵام بە دوایی کە شەڕی کۆمەڵە حیزب دەستی پێکرد بەداخەوە شەرایەتەکە سەختتر بوو. هیچ کات لە شەڕێکی ڕاستە و خۆدا لەگەڵ دەوڵەت بەشداریت کرد لە ئەمەلیاتێکدا بەشداریت؟ وەک ئەرزم کردی لە ئەکسەرە ئەمەلیاتەکانی کە لە ناوچەی بانە بوون من بەشداریم کرد. ئەوەڵ شەڕم کە من بەشداریم کرد شەڕێک بەناو شەڕی سپیدارە نزیکی نجنێ بوو کە گروی زەربەت حملەی کرد بە ئەو نزیکانەوە. ئێمەش شەڕێکمان لەگەڵ کردن تقریبان چەند نەسیرێکمان گرتن و چەند کەسێکیان کوژان. من ئەوە ئەوڵی شەڕم بوو کە بەشداریم کرد. ئێتە بە دوایەوە لە ئەکسەرەن شەڕەکانە کە هاتنە سەرمانیا ئێمە شەڕی پارتیزانی کە کەمینماندانەوانە لە ئەکسەرەن شەڕەکانم بەشداریم کرد. شەڕێکی گەورە کە زۆر جمهوری ئیسلامی حملەی کرد بە ئاوایی بەو ئاوایانەی دوونێس و گەرما و نیروانوانە لەو شەڕەشە من بەشداریم کرد و بە دوایەوە ئەکسەرەن لە عملیاتەکانە من ئەکسەرەن بەشداریم کردبوو. لە هیچ کام لەو شەڕاندا بریندار بووی؟ نا، من تا ساڵی بەدوای ئەوەیە کە شەڕی کۆمەڵە حیزب دەستی پێکرد ئاخری ساڵی ئەوەڵی 64 بوو لە یەک دوو شەڕەکە لەگەڵ حیزب دموکرات بوو. بەدوای ئەوەیە ئێمە چوین بۆ ناوچەی مەریوان. لە ناوچەی مەریوانیش دەورێ لە ناوچەی مەریوان بووین. من لە شەڕێکا کە بریندار بووم لە منتقەی مەریوان بوو لە گەوناوێ. زۆر باش. باسی شەڕەکانت کرد و ئەسیر ئەوەی کە ئەوەڵین شەڕێک بەشداری تێدا کرد و باس کرد کە چەند کەستان ئەسیر کردووە. بە شێوەیەکی گشتی هەڵسوکەوتی پێشمەرگەی کۆمەڵە یان سیاسەتی کۆمەڵە لە قبال ئەسیرەکاندا چۆن بوو؟ چۆنیان لەگەڵ هەڵسوکەوت دەکرد؟ ئێمە هەرکە لە دەورەی ئامۆزشیەوە وەختەی دەورەی ئامۆزشیان ئەداین فێریانەکردین کە لەگەڵ ئەسیر ئێمە چۆن بتوانین هەڵسوکەوت بکەین. کە ئەسیرەکانی گیرا دیارە سیاسەتی کۆمەڵا وەک سیاستی کۆمەڵە بەرخورد بە ئەسیر ئەبووە بەرخوردێکی زۆر ئینسانی و مرۆڤانە بووە و ئەکسەرەن پێشمەرگەکانی کۆمەڵەش ئەمان بەڕێوە بەرچوون سیاسەتێکی کۆمەڵە بوو. ئەگەر منی پێشمەرگەیەکەوە منەکردایە ڕەنگە تەمەی تەشکیلاتی و تا دەرکردنیش بوو ئەگەر کەسێک بەرخوردی ناخۆشی بە ئەسیرە بکردایە. بۆیە ئەکسەرەن بەرخوردێکی دروست و ئینسانی بە ئەسیرەکانەکرا. دیارە لە تۆ لە شەڕیشە هەڵا ئەکرێ ڕەنگە ئیشتباتە کرابێ کە کەسانێک بەرخوردی ناخۆشیان بە ئەسیر کرد بێ، بەڵام ئەوەی من دیومە ئەکسەرەن بەرخوردێکی ئینسانی و دروستیان پێکرد بە ئەسیرەکان. مەمات لە فکرمە مەسەلەن لە چەند شەڕە ئێمە ئەسیرمانەگەر ئەسیرەکان یعنی پێش ئەوە لەگەڵمان ئاشنا بن زۆر ئەترسان، بەڵام بە دوای ئەوە ئێمە لە مەقەرەکان یا لە دەیاتەکان چیمان بۆ خۆمانە خوارد و چۆن دانیشتین ئەوانیش وە خۆمان وابوون، ینی ئەحساسیان ناکرد. بەدەلەوە کە جمهوری ئیسلامی هەمیشەی گوت
کۆمەڵە سەریان ئەسیر کەسێ بگرە سەریە بڕێ و بەرخوردی ناخۆشی پێکەوان کوژێ ئێمە بەتایبەت ئەکسەران سەربازەکان دوای چەند ڕۆژێک کۆمەڵە ئازادیەکردن و ئەیبردنەوە شوێنێک کە یا تحویل خەڵکیانە و بیاماتەوە بۆ شارەکان یا ئەوەی کە نزیکی پایگایەک شتێک ئازادیەکردنەوە وانەچوونەوە بۆ ئینی خوان زۆر لەوە سیرانش کە ڕۆشتبوونەوە دوایی ارتباطیان لەگەڵ کۆمەڵە هەربوو ینی بەرخوردێکی زۆر ئینسانیان پێکرا و دیارە ڕەنگە هەڵەش کرابێ لەلایەن پێشمەرگەیەکەوە یاوەلی وەک سیاسەتی کۆمەڵە سیاسەتێکی زۆر ئینسانی و مرۆڤ دۆستانە بوو. کاک عەلی زۆر کەس زۆر لە ڕفێقەکان بە شێوازی جۆرا و جۆر بیرەوەری ئەو سەردەمە دەنووسنەوە کورتە ئەڵبەتە بەداخەوە تا ئێستا هیچ کەس ئەوەندی کە بزانم کاریشی زۆر پراوپەڕی لەو زەمینێدا نەکردویانی ئەو مێژوەی نەتوانیوە بنووسێتەوە. بەڕێستان ئەگەر وەکو بیرەوەری باز لە بیرەوەری خۆش یا ناخۆشی ئەو سەردەمەی پێشمەرگایەتی ئەو ڕووداوانەی کە لەو کاتانەدا شاهدی بوو یا بەشدار بوو یا خۆت بەشێک بوو لە واقعەکە دەتوانی باسی چی بکەی یا چیت لە بیرماوە وەکو بیرەوەی؟ ئەو سەردەما بەداخەوە ینی ئێمە کولەن لە ئەکسەری ناوچەکان وا بوو من کە لە ناوچەی بانە بووم کەمتر ئەهمیە دەدرا بەوە کە ئێمە بتوانین ئەو جەو لە سیاسی نیزامانی کەین لە ناو خەڵکە شتێکە بۆمان پێشدێ بینوسین یا مەسەلەن تازە ئەکسوشتەش ئەکسی کەمترە گیرا ئێمە بەکرم دێ بڕێ ئەکسمان بوو بەدانێ لە ڕفێقەکان لە شوێنێ لێ بەجێما بوو کاکسەکانیش پەوتان ئەو سەردەمە بەداخەوە کەمتر ئەهمیە دەدرا بەوە کە لەخەرە ئەم بیرەوەریانە کەسێک ینی بیتوانە ئەو وەختەی بینوسایە ئێمە کە ساڵها لەوە دوورکەوتوینەوە ڕەنگە دقیق نەتوانین هەمووی ئینکەین ئەوەی کە من بەڕاستی بیرم دێ ئەکسەرەن بیرەوەری خۆش و ڕەنگە بیرەوەری ناخۆش شتیا بێ شتێککە بۆ من زۆر خۆش بوو بەڕاستی ئەو سەردەمانە بوو کە باسی ینی ئەمەگەم باسی لەرزانەکرا کە جمهوری ئیسلامی بە زووی ئەڕوا من تەنیان نیگەرانیەکمەوە بوو کە ڕەنگە من نەتوانم لە شەڕێکا بەشداری بکەم و جمهوری ئیسلامی بڕۆخێ ینی ئەمە بۆ من بوو بۆ هین لە فکرمە کەرەتێکدا نام لە ئەمەلیاتێکە من بەناو گروی ئیمداد من پێم وا بوو ئیمداد ئەو گروەیە کە لە پێشەوە شەڕەکە وەختێک زانیمەوە زۆر ناڕەحەت بووم دانێ لە ڕفێقەکان کە لێرە نەماوە ڕۆیوەتەوە ناوی نابم ئەم برادرە کوتی زۆر ئینمە بە ناڕەحەتمە بەبەم زوانە ناڕەوە فریا شەڕێکی ژەکەویانی پێم وا بوو ئەڕۆمەوە و ناتوانم مەسەلەن ئەو سەردەمەوا بوو بەدا بوو پێشمەرگەی تازە هات زۆرتر مەسەلەکەەوە بوو کە لە شەڕەکانە بەشداری بکە و ئەوانە بۆ وەلی تر دیارە خاترەی خۆش زۆرە و خاترەی ناخۆشیشمان بوو کە لە زۆر شەڕا مەسەن تۆ ڕفێقێکی خۆشەویستە لە دەست دەدا ئەمانە ناخۆش بوو بەڵام بە دوای ئەوانەشا ئێمە ئەم هەموو ڕفێقەمان لە دەست دەدا بە دەلیلی ئەوە کە بیر و باوەڕێکمان بوو و زۆرتر لە ناو خەڵکەکەی خۆمانە بووین هەمیشە دوای چەند سەعاتێک دوای شەڕێک هەمیشە شور و شۆقی لە ناو جەماعەتا بوو کە ئێمە بە شور و شۆقێکی خۆشەوە و هەڵپەڕکە و شادی و ئەوانە ینی جێوێکمان بۆ خۆمان سازەکرد کە زۆر خۆش بوو دڵخۆش بووین بۆ کە لەخەرە پێشمەرگەی کۆمەڵین و لە ناو خەڵکەین پێشمەرگەی کۆمەڵە و لە ناو خەڵکدا ئەرچی پێشمەرگەی کۆمەڵە بێگومان قورستر بوو لە لایەنەکانی دیکە ئەوەی کە بە پێشمەرگەی کۆمەڵە دەست پێدرا دوو ئەرچی جیاواز ئەرچی نیزامی و سیاسی بوو ئەم دوو ئەرکەتان هاوکات چۆن بەڕێو دەبێت پێشمەرگەی کۆمەڵە بەجێ نەک هەر تەنیا هێزی شتێکدار بووە بەڵکە کاری تەبلیغ و تەرویزیش کردووە کاری سیاسیش کردووە وە خۆت فەرمود پێشمەرگەی کۆمەڵە وەختێک ئێمە لە ناوچەکان بووین پێشمەرگە گیان ناکراوە کە ئەمە پێشمەرگەی نیزامیە دیارە پێشمەرگەی گوردانەکان زۆرتر ئەمەلیات و تەبلیغ و تەرویج هەروەک کۆمیتە بەخشەکانەکرا بەڵام کۆمیتە بەخشەکان ئێمە کۆمیتەی بەشمان بوو
کادرایەکیان لەگەڵ بوو کە لە دێکان خەڵکیان کۆکرێ و قسان بۆکردن. ئەمە گوردانەکانیش ئێمە هەر هەفتەی یا دوو هەفتە کەرتەجە لە سەمان بوو کە چۆن سیاسەتی کۆمەڵە ئێمە چۆن ناو خەڵکا بەرخوردکەین تەبلیغ و تەرویجمان چی بێ. زۆرتر بەڕاستی پێشمەرگەی کۆمەڵە ئەهمیەتی بە تەبلیغ و تەرویجەکەدا بە سیاسەتەکانی کۆمەڵادا کە لە ناو خەڵکا باسی بکە هەمزەمان کە کاری نیزامیشیە کرد بەرعکسی زۆر لە ڕێکخراوەکانی تر کە نیروی نیزامیان جیا کردەوە ئەمە فقط نیروی شەڕە تەبلیغ و تەرویج ناکە. لە ناو کۆمەڵای ئەمە نەبوو. لە ناو کۆمەڵایە هەر پێشمەرگەیەکی کۆمەڵە بە قەیر توانای خۆی ئەچوینە دێکان قسە باسیە کرد بۆ خەڵک سیاسەکانی کۆمەڵی ڕۆشنەکردەوە بۆ خەڵک. ئەمە زۆرتر کۆمەڵە زۆرتر بەوە ناسرایەوە وەختێک ئێمە لە ناو دێکانە بۆین خەڵک قسانەکرد ئاهەنگوو پێشمەرگەکانی کۆمەڵە ئەکسەرەن ئەوانەی لەگەڵ کۆمەڵان کەسیان گیا نەکردێتەوە کە کێ مەسەلەن قسە بکات لە ماڵەکان کێ مەسەلەن پێشمەرگەی نیزامیە و کێ کادری سیاسیە. ئەکسەرەن ئەم دوو ئەرکەمان هەمزەمان ئێمە بردە پێشەوە. پێشمەرگەی کۆمەڵە لە دوو توێژ لە ژن و پیا و پێکات بوو. جێگا و پێگەی پێشمەرگەی کۆمەڵە لەو کاتەدا تا و کاتێککە لە ناو خەڵکدا بوون لە منتقەدا بوون لە ناو خەڵکدا چۆن بووە بەرخوردی یا کاردانەوە و ئەکسل ئەمەری خەڵک پشتیوانی خەڵک لە هێزی پێشمەرگی کۆمەڵ چۆن؟ بەڕاستی دیارە ڕەنگە پێش ئەوە سەردەمەی منات بۆم بڕێک بۆ کچان کە هاتنە ناوڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە سەختتر بوو بێ. ئەو سەردەمە کە ئێمە ئەکسەرە نەچوینە دەیاتێک کە پێشمەرگەی کچمان لەگەڵ بوو لە ئەوەڵەوە خەڵکایەک بۆن ڕەنگە جۆرێککە بیانەکردەوە بەڵام وەختێک پێشمەرگەی کۆمەڵە هەندی کچیشیان لەگەڵە و ئەم کچانە شەروەک کوڕەکان هەڵسوکەوتیانە کرد و لە ناو خەڵکە ئاشنا ئەبوون زۆر بۆ خەڵک جالب بوو خەڵک ئەمە یانی تامەزرۆیەوە بوون کە بزانن ئەم کچانە لە ناو کۆمەڵە بۆ بەتابە بۆ ژنانی تریش کە لە دەیاتەکان بوون ینی بە تەبلیغەکان کەیان کردو لەم لەلا دەرکیان بۆ کرد کە ژنانی شەتوانن لە ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هەر شوێنێک ئەتوانن وەک پیاوان چالاکیان بێ. دیارە ئەمەش زەحمەتی خۆی بوو بە دلیلی کەسانێک کە مخالفی کۆمەڵە بوون کە تەبلیغیانە کرد کۆمەڵە کچی لەگەڵە و ئەم شتانە لە ناو خەڵکە لە ئەوەڵەوە تۆزە سەخت بوو بەڵام کەم ئەمەش عادی بۆەوە و لە دەیاتەکانیشکە گەڕین زۆر بەڕێزەوە خەڵک چاویان لە پێشمەرگەی کۆمەڵە و لە کچانی پێشمەرگەی کۆمەڵاک. ئەگەر بڵێم هۆکاری چی بوو کە خەڵک زۆر بەڕێزەوە لە چاوی لە پێشمەرگەی کۆمەڵە و کچەکانی کۆمەڵ دەکرد چی بوو؟ زۆر کەس یا زۆر لە میوانەکان کاتێک بەشداری بەرنامەکە من باس لەوە دەکەن کە ئێمە لە کۆمەڵەدا زۆر شت تێر بووین. چی بوون ئەو شتانەی کە کاگعەلی و کاگعەلیەکان فێری دەبوون و ئەوە دەبووە هۆی کە ببن بە نمونەیەک لە ناو کۆمەلگاداوە کۆمەلگا خۆشی بوێنێ ئەتمادیان پێ بکە متمانیان پێ بکە؟ وەڵای زۆر شت بوو کە لە ناو کۆمەڵایە بەڕاستی من پێشەوە بمە پێشمەرگە کە ڕەنگە ئەم ئیمکاناتم نەبوو بێ یا کەسانێک لە دەوروبەرم وایان بیر نەکردوێ لە ناو کۆمەڵایە شتێک کە بنیان فێرە بوو سەمیمیەت خۆشەویستی بۆ دەوروبەرەکەت مەسەلەی ژنان بوو کە لە مۆر ژنانەوە چۆن بیر بکەیەوە مەسلەی ئەوە بوو کە لە ناو مەقڕەکانی کۆمەڵا شەڕە قسە و شەڕە گوێن و ئەمانە نەبوو کەسێک کە بەرخوردێکی ناخۆش یا بە جۆرێک چووک ئەگەر تەماشا کەسێکی بکردایە بەرخوردی پێکرا یعنی ئەم مینانە لە ناو کۆمەڵایە تقریبەن نەما بوو هەموو کەس لە چه پلەیەکە بووایە هەموو ڕێزی تایبەتیان لێ گیراوانە بوو کە کەسێک لە ناو ئەم ڕێکخراوەیە لە ناو ئەو شوێنەیە کە تۆی ئەمە مەسئول گوردانە یاکومتە ناوچەیە تایبەتمەندێکی زۆرتر بۆ بووە ئەمە نەبوو لە ناو کۆمەڵایە ئەمە زۆرتر
ینی من کە زۆرتر فێر بووم و جێگەی دڵخۆشی بۆ زۆرتر بیر و باوەڕ بە کۆمەڵام زۆرتر قەویترە بۆ توانیم دڵخۆش بم بە کۆمەڵا. ئەمانە شتایەکی سەرەتایی بوون کە پێش ئەوە بنیام ینی فێری تەواوی سیاسەتەکانی کۆمەڵە بێ لە شتای ئەوەڵەوە کە بنیام فێرە بوو بەرخوردی سەمیمانە و جیاوازی نەبوو لە بینی کچەکان و کوڕەکان و یا مەسولینی کۆمەڵە. ئەمانە شتایەک بوون کە بۆ من بەڕاستی ئەو سەردەمە زۆرتر شور و شۆقی پێدا. زۆر ڕاستە. بێگومان ئەگەر باسی تایبەتمەندیەکانی هێزی پێشمەرگی کۆمەڵە و ئەو دەرس و ئامۆزوشە یا بارهێنانی کە کۆمەڵە بە هێزەی دەدا زۆرەوە شاید لەم بەرنامەدا نەگونجێت، بۆیە ئەگەر ئیجازە بدەیت لە دەورانی پێشمەرگایەتیت خارج بین و لەوە تێپەڕ بین باسیەوە بکەین کە چۆن بوو تەسمیم دەگری دواتر و لە چ قۆناغێکدا تەسمیم بە ڕۆژنەدەرێ دەگری. من کە بریندار بووم لە ناوچەی مەریوان هاتمەوە ئیتر بەدێ من قاچێکم تقریبان لە دەستدا بوو و نەمەتوانی لە ناوچەکان بمێنمەوە زۆرتر لە ئۆردوگاکانی ماڵەمەوانە بووم. ساڵی 90 تەسمیم گیراکەم بنێرن بۆ دەرەوە بەدەل لێوە لەوێ ئەو کەسانی بریندار بوون سەخت بوو کە لەم مەقەڕ بۆ ئەو مەقەر زۆرتر سەخت بوو بۆ جەماعەتەی کە لەوێ بوون. ئیتر کۆمەڵەش تەسمیمی گرت کە ئەوانەی بریندارم بیان نێرە بۆ دەرەوە. منیش دانێک لەوانە مکاتم بۆ دەرەوە بەڕاستی ئەو سەردەمە تا 1-2 ساڵیش من پێم وا بۆ ئەڕۆم و معالجاکەم دیار بوو چون زۆر ناخۆش بوو کە تۆ لە ناو ڕفێقەکانی خۆت و لە ناو خەڵکەکەی خۆت دوور بکەویەوە. بەڵامی تر ساڵی 90 من بەڕێکرام بۆ ئەڵمان تقریبا چەند مانگێک لێوێ بووم دوای هاتم بۆ سوید. ئێستا لە سوید دەژیم. ئەو ڕووداوەی کە تێیدا بریندار دەبێ و باست کرد خاسی لە دەستدەدەی هیچ لە ڕووداوەکەت لە بیرە بۆ باسکردن؟ بڵێ من ئێمە کە تقریبا ئەمانەویست لە ناوچەی مەریوانەوە بەرەوبانە بگەڕینەوە ئێمە بووین و ناوچەی سەردەشت لە دەیەک کە بانەی لێبوو ئێمە لەو دەیە دانیشت بووین و شەو لێوە بووین ڕۆژەکەی من و سیان لە ڕفێقەکانی تر لەسەرەوە دیدەبان بووین دانیشت بووین پێماوانە بۆسن جمهوری ئیسلامی دێچون پایگایەکی نیزامی شەڕی ئێران و عێراق بوو. ئەم پایگای چۆڵ کرا بوو وەختێک زانیمان جەنگەڵیش بوو مەریوان سەربازەکان لە پنایەمەوە هاتنە سەرەوە. ئێمەش بێسیمێکمان پێ و بێسیمان کرد بۆ خوارەوە لە خوارەوە جەماعەت هاتنە سەرەوە پێش ئەوە بگەنە لای پایگاکە کە نیروی نیزامی لە خوارەوە لەلایەمە ڕەت بوو تەقایان کرد کە ئێمەش لەو تەقەیە بەرکەوتین بەخۆشیەوە هیچ کەس بریندار نەبوو. دوایی پایگایەکی نیزامی گەورە بوو ئێمە بوو ئەوەی کە لەوێ بتوانین دەرباز بین چون لە خوارەوە پایگای زۆری لێبوو جادەی مەریوان بوو ئەبێ ئەم پایگایمان ئێمە بە ڕۆژ بگرتە ینی بۆوە لەوێ بڕۆین. ئێتر تەسمیم گیرا کە ئێمەم پایگایە بگرین چەند تیمێکیان ئین کرد سا کردەوە کە ئەوەش بڵێم لە خواریشەوە مەریوان و سەردەشت ئەوانیش کەوتبوونە شەڕەوە لە دەیەکی ئەولاتر. ئێتر ئێمە تەسمیم گیرا حەملەمان کرد بە پایگاکە و پایگاکە دوای 1 سەعات و نیو گیرا کە من لەوێ من بریندار بووم تقریبا 4 نەفەرمان بریندار بوون دانێکە لە شەید بوو سیانمان ماین سیانەکەی تریش کە بریندار بووین ئێمان هێنا لەو دەیەک ئەوە لەگەڵ پێشمەرگە بووین دوای هێنانین بۆ دەیەک لە تقریبا سەرجادە بوو لە فکرم نەماوە لە دەیەک مەخفیان کردین تا نزیکی 15-20 ڕۆژێک لێوە بووین کە دانەیە لە ڕفێقەکان درابە گولەکە لە سکی دانەیە لە دوکتەرەکانی کۆمەڵە دەروێش یادی بەخێر کە لێرە گیانی لە دەستدا ئەو ئەمەلی کرد
دانەیەکی تریش گولە لە پشتی درابوو، منیش لە قاچم درابوو، هەم قاچم شکا بووم عەسەبی قاچمی بڕی بوو. ئێمە لەو دەیە بۆین بەڕاستی زۆر ناخۆش بوو، سەخت بوو، بەدەلیەوە ئیمکاناتی نەبوو هەر لەحزە ئەتوانی پێمان بزان چون بە ڕۆژان نگابان لەسەر لەبەر ماڵەکە دانرا. ئێمە لە ماڵی کەسێک بووین کە هەواداری کۆمەڵە بوو، ئێمە لێ مەخفی بووین، ینی تا تقریبەن 20 ڕۆژێ بە دوای ئەوە ئێمان هێنا بۆ لە مەرزەوە هێنانین بۆ کوردستانی عێراق. ینی ئەو دەورە زۆر دەورەیەکی سەخت و ناخۆش بوو بۆمان، هەر لەحزە لەوانە بوو پێمان بزانن چون ئێمەش نەمانتوانی چ بکەین. ئێستا باری تەندروستی چۆنە؟ ڕاستەکە خراب نیم، باری تەندروستیم باشە، مشکڵی قاچم هەر هەیەکەوە هەمیشە ئامێنێتەوە شتێک نییە کاین بێ، وەلی بۆ ئێش و ئازارە شۆکایە ینی بنیام عادە دەکا بەوەی کە من لە ڕێگەیەکە وام لێ هاتووە کە لە ناو کۆمەڵایە بووم بەڕاستی هیچ وەختێ پەشێمان نیم و هەر بۆ ئارەزوانی قەدیمە ژیم و زۆر دڵخۆشم بەوە کە من ڕۆژانێک پێشمەرگەی کۆمەڵە بووم بۆ هەموو سەختی و بەخەو لە خۆشیە کە دیومە، ئێستێش من بەو ئارەزوو بەو هیناژیم. پێم وایە لەوە زیاتر کاتن نەگرم، من شتێکی تایبەتم نییە بۆی کە وەک پرسیار ئارەسەتی کەم، ئەگەر شتێک بۆ باسکردن دەبێەوە لە پرسیارەکاندا نەهاتوون بە پێویستی دەزانی ڕوو بە بینەران یا پەیامی کاک عەلی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە چییە بە کورتی فەرموو، دواتر بە یەکەوە ماڵاوایی لێبینەران دەکەین. منیش زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەموو کەسانەی کە زەحمەتیان کێشەوە لەم بەرنامە و ڕێز و سڵاوم بۆتان هەیە و زۆر سپاسی هەموو خەڵکی کوردستان، بەتایبەت ئەو دێهاتانەی کە زۆر زەحمەتیان بە پێشمەرگەوە کێشە. بەڕاستی ئێمە جاروا بوو بە هەفتە و 2 هەفتە لە دێهاتەکان ئەماینەوە، زۆر زەحمەت بوو بۆوان، ئەمە ئەوان بە دڵێکی ئاواڵەوە ئێمان وەرەگرت و خزمەتی ئێمانە کرد بە هیوای ئەوەش کە ئێمە بتوانین لە ئایندەیەکی نزیکە هەموو ئەوانە جوبران بکەینەوە و ڕێز و سڵاومێ بۆتان. منیش هیوای تەندروستی هەرچی زیاتر بۆ دەخوازم، تەمەەن درێژی. زۆر سپاس لەوەی کە لە بەرنمەکەمدا بەشدار بووی، خۆشحاڵ بووم بە حوزورتان. بینرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێکی کورد بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ عەلی حسەینی ناسراو بە عەلی سماقان، بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکەی ژیان و خەباتی یاران هەر شاد بژین. لامري في رضا جدالات